هەموو ئەوەی کە لەسەر زەویە تۆ ئەیبینیت لە تیشکی خۆرەوە دێ. هەرچی خۆراکە، هەرچی خۆراکە بە فایتۆسینتزس دروستە بێ، واتە بە ڕۆشنەپێکهاتن دروستە بێ، تیشکی خۆر وەرەگرێ، دۆم ئۆکسیدی کاربۆنی لەگەڵا تێکەڵەکە، لەگەڵ ئاوا ئەیکا بە خۆراک و ئەنجا ئۆکسجینێ هاتەوە ڕووەک. کە خۆر نەبوو، دۆم ئۆکسیدی کاربۆنیش، دووکەڵیش، ناڕەحەتیش، تەنگژەکانیش ئەبینی تەنگ بە ئینسان هەڵەچنێت و ئۆکسجین نامێنێ هەڵیمژین. کەواتە هەر فەزلی خۆرە ئۆکسجین دروستە بێ، هەر فەزلی خۆرە خۆراک دروستە بێ. ئەی کورد ڕەحمەت لە باوکتان، چەند ئاقڵ بوون. ناوی خواردنیان ناوە چی؟ خۆراک، خۆر و خاک. یعنی تاقەی خۆر لەگەڵ خاکە یەکەگرێ خۆراک دروستەکە. ئەمە لە چۆ هێنا غەزەب، ئەمەتان لە چۆ زانی؟ سبحان الله. فنخرج منه حبا متراكبا. خوای گەورە کە باسی یەخدور و باسی سەوزایەکەی ناوگەڵاکە، ئەفەمن نخرج منه حبا متراكبا. چی لێ دروستەکەین؟ هەموو خۆراکی زەوی لەوە دروستەکەین. ئەو خۆراکەی کە حەیوان لێ یەخوات و ئەیکا بە گۆشت و چەوری و شیریش هەر لەمە دەردێ جارێکی تر. کەواتە خۆر مەزدەری هەرچی خواردنی سەر زەویە. ئەگەر خۆر نەما چی نامێنێ؟ دەنکێ گەنم ئەبێ بە مسقاڵێک، پیاوم هەیە بۆی بکەڕێ.